لە کاتێکدا بە پێی دوایەمین ڕاپرسیەکان بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنی لە هەڵبژاردنەکانی مانگی ئازاری ئەم ساڵیشدا ناتوانێت زۆرینەی دەنگی دەنگدەران بەدەست بێنێت، بەڵام شانازی بەوە دەکات وڵاتانی عەرەبی و ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو پەیوەندیەکانیان لەگەڵ قەوارەکەیدا ئاسایی دەکەنەوە. ئەوە لە کاتێکدا بە پێی گرێبەستی سەدا کێشەی فەڵەستین پشتگوێ خراوە و دەسەڵاتدارانی عەرەبیش لە ژێر ناونیشانی پاراستنی بەرژەوەندیەکانیاندا پێشبڕکێ دەکەن بۆ پەیوەندیکردن بە بەرپرسانی زایۆنیستیەوە. ناتانیاهۆ کە لە کەمپینی هەڵبژاردندا قسەی دەکرد بە شانازی و ئاماژەی بەوەدا ڕۆژی یەکشەممە یەکەمین فڕۆکەی مەدەنی ئیسرائیلی بەسەر ئاسمانی سووداندا هەڵفڕیوە. بەو شێوەیەش لەمە دووە گەشتی فڕۆکەکانی قەوارەکەی 3 سەعات خێراتر دەبێت. ئەوەش لە دوای ئەو کۆبوونەوەی نێوان ناتانیاهۆ و عەبدولفەتاح بورهانی سەرۆکی ئەنجومەنی سەروەری سوودان هات کە لە شاری عەنتیبی پایتەختی ئۆگەندا ئەنجامیاندا. سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنی بە شانازیەوە باسی لەوە کرد خەرتومی پایتەختی کۆنگرەی دوای شکستی حوزەیرانی 1967 کە دروشمی 3 نەخێرە بەناوبانگەکەی تێدا بەرز کرایەوە، واتە نابۆ دانان بە ئیسرائیل و نابۆ گفتوگۆ و نابۆ ئاشتی لەگەڵیدا. بەڵام ئێستا ڕێگە دەدات باڵفڕینی فڕۆکەی ئیسرائیلی بەناو ئاسمانیدا و ئامادەی ئاساییکردنەوەی پەیوەندیە لەگەڵ تەل ئەبیب. گەرچی لە دوای ڕاگەاندنی ئەنجامی ئەو کۆبوونەوەی بورهان و ناتانیاهۆ لە سوودان ناڕەزایەکی بەرفراوان بە خۆپیشاندان و هەڵوێستی سیاسی ڕاگەێنرا، بەڵام هەروەکو دەردەکەوێت ژەنەراڵەکانی سوپای ئەو وڵاتە ڕێ بۆ دەسەڵاتی مەدەنی و دیموکراسی چۆڵ ناکەن، بەڵکو دەیانەوێت بە دابینکردنی پشتیوانی دەرەکی پێگەی خۆیان بەهێز بکەن و ئەو خواستەی جەماوەر پشتگوێ بخەن کە ویستیان وڵاتەکان لە سەنگەربەندی ناوچەییدا بێلایەن بێت. بەڵام ژەنەراڵەکان زیاتر وڵاتەکەیان بە ئەجێندای ئیمارات و سعودی و میسرەوە بەستەوە و دوجاریش بە نزیکبوونەوەیان لە ئیسرائیل قۆناغێکی تریش لە خواستی جەماوەر دوورکەوتنەوە. دەسەڵاتدارانی نوێی سوودان دەیانەوێت بە هەڵگرتنی چەند هەنگاوێک خۆیان لە کۆمەڵی نێودەوڵەتی نزیک بکەنەوە، لەوانەش بڕیاری ڕادەستکردنی عومەر بەشیری سەرۆکی پێشوو بە دادگایی تاوانەکانی لاهای و ڕێکەوتن لەگەڵ بنەماڵی کوژراوانی کەشتی سەربازی کۆلی ئەمریکا کە لە بەندەری عەدەن کرایە ئامانجی کردەیەکی تیرۆریستی. لە هەموو ئەوانەش هەستیارتر کۆبوونەوە لەگەڵ ناتانیاهۆ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی کە مایک پۆمپیۆ دەستخۆشی لێکردن و بە خاڵێکی ئەرێنی ناوبرد. دیارە دەسەڵاتدارانی نوێ وەک هەموو دەسەڵاتدارانی عەرەب بڕوایان وایە نزیکترین ڕێگە بۆ بەدەستێنانی دڵی واشنتۆن سەرقەبڵاندنیانە لە تەل ئەبیب. گەرچی دەسەڵاتدارانی عەرەب بە بیانووی چارەسەری کێشابووریەکانیان پاساوی ڕووکردنە قەوارەی زایۆنیان باس کردووە، بەڵام میسر و ئوردن باشترین نمونەن کە لە دوای ڕێکەوتنیان لەگەڵ ئەو قەوارەیە لە خراپترین حاڵەتی ئابووریدان. دەسەڵاتدارانی نوێی سوودانیش لە دوای لادانی عومەر بەشیر بەڵێنی ژیانی باشتریان بە خەڵکی وڵات دەدا، بەڵام ئێستا دراوی گرانبەهایان نییە بۆ کڕینی ئاردوونانی هاوڵاتیانی سوودان و ئێستا وڵاتەکە لە قەیرانی برسێتیدایە. بۆیە بە نزیککەوتنەوەش لە قەوارەی زایۆنی ئەو پاساوەی بورهانیش بۆ دابینکردنی خۆشگوزرانی وڵاتەکەی لە ڕێگەی تەل ئەبیبەوە نایەتە دی.